بارودۆخی هەرێمی کوردستان بەرگەی چەند ئاوارەی عەرەب دەگرێت. ئایا ئاوارەکان دەمێننەوە؟ ئەوانە نیزبێکیان هەرێمێننەوانێ، چونکە بە بارودۆخی کوردستان ڕاهاتوون، هەنێ مەساڵحیان دروست کردووە، جگە لەو بارودۆخی کوردستان ئارامترە. هەبوونی ئاوارەکان لە ڕووی ئابووریەوە چ سوودێکی بۆ هەرێم هەیە؟ پارە سەرفەکەن، خانومان لێ ئەگرن، ئەچونە مەطعام، تەکسی ئەگرن، یعنی وە بەروبوومەکانی کە لەوێ دوکانەکانیان کەیاوە بەکرێ خانوەکان کەیاوە بەکرێ پارەکەن لێرە سەرفەکەن. ئایا ئاوارەکان دەبنە بەشێک لە دانیشتوانی هەرێمی کوردستان؟ ئەمانە لاجی کاتین، ئایا ئەمانە لاجی حربن، ئایا ئەمانە لاجی ئەم ئەزمان کە تێپەڕی خۆ حافیزەمەت و بڕۆنەوە، یا ئەمانە ئەمێنەوە ئێگەر کەمانەوە بە چ جۆرەگە منەوە؟ کاریگەری ئاوارەکان چییە لەسەر کرێکاری ناوخۆ؟ بێتە هۆکاری دابەزینی ئاستی کرێ بۆ کێش بە تایبەتی بۆ ئەو خەڵکانی کەوا یعنی مەسەن مەهارەتیان کەمە. ئایا ئاوارەکان لەگەڵ کللتوری کوردی تێکەڵاو دەبن؟ ئەمە زۆر عەرەب هەیە کە ساڵانێکی زۆرە لە نەوەتەکانەوە لە هەرێمی کوردستانە هێشتەجێ ڕام زۆر بەدەگمەن دەستبەرداری کۆمەڵێک ینی بۆ نوێ زمانەکەی خۆ یاخود ئامادە نییە ئەڵێ زمانی کوردووە زمانی کوردی. کاریگەریەکانی زۆربوونی ئاوارەی عەرەب لە هەرێمی کوردستان